سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان، چۆنن؟ باشین. باشن؟ بەڵێ. ئەیە خوا میشە باش بن. ئەی کە جوان خۆتان گۆڕیوە. بەڕاستی من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە کە لەگەڵ ئێوەی عەزیزە ئەم بەرنامە جوانە تۆمارەکەین. ئەزانن بۆ؟ لەبەرەوەی هاتووم هەنێ زانیاری لەسەر گوندەکەتان بزانم. دواتریش چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە، منیش هەنێ زانیاریتان بەمێ باشە؟ زۆر سوپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ توانیتان ئامادە بن بۆ ئەم میوانداریە جوانەی لەگەڵ منە ساسان کردووە. ئافرین هەر بشین، ئادی پێم بڵێن ئێمە ئەمڕۆ لەکوێین؟ گوندی قەلاچوالان. ئافرین گوندی قەلاچوالان. سەر بەکوێیە؟ چوارتا. ئەی چوارتا سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی. هەر بژین یەک چەپڵە بۆ خۆتان. ئافرین باشە مناڵەکان، ئێوە حەستان لە چیرۆکە؟ ئەی ئەڵێن چی چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە دواتر هەنێ قسە بکەین؟ زۆر باشە ئامادەن؟ کەواتە بە وردی گوێ بۆ چیرۆکەکەم بگرن. دەی ڕۆژێک دوو هاوڕێ ئەبێن ناویان ڕانیا و سۆما بێ. ڕانیا و سۆما بە مەبەسی کڕینی پێداویستی قوتابخانە پێکەوە ئەڕۆن بۆ پەڕاوگە. کاتێک گەیشتنە پەڕاوگەکە دەفتەر و پێنووس و لاستیک و هەنێ شتیان کڕی. پاشان گەڕانەوە بەرەو ماڵەوە. سۆما هەستیە کرد جزدانەکەی ون کردووە. زۆر گەڕان بەڵام نەیانتوانی بیدۆزنەوە. سۆما زۆر ترسا، وتی ئێستا من چی بکەم؟ چی بە دایکم بڵێم؟ بەردەوام بیریە کردەوە. ڕانیای هاوڕێی هەوڵیا دڵخۆشی باتەوە، بەڵام سۆما وتی باشترە بە دایکم بڵێم جزدانەکەم فرێیەوە و ڕام کردووە، منیش نەمتوانی بیدۆزمەوە، نەباتە زیان بەخۆشم بگەێنم باوا بڵێم. دواتریش بەم شێوەی دایکم سزام نایەت و ئەڵێ گوێی مێریە گرنگەوەیە کە خۆ و پارێزراویت و سەلامەتی، بەڵام پارە و جزدان هیچ شتێک نییە. ڕانیا کەمێک بێدەنگ بوو، پاشان وتی نەخێر سۆما ئەمە مەکە، ئەوە هەڵەیە، پێویستە تۆ ڕاستیەکە بڵێ ئەگەر چی سزاش بدرێ، چونکە ئەگەر ئەمڕۆ ئەو شتانە بڵێ بەیانی ئەبیتە کەسێکی خراپ. سۆماش سوپاسی ڕانیای کرد بۆ ڕێنمایی و ئامۆژگاریە دڵسۆزەکەی. پاشان بڕیاریان نا کە ڕاستیەکە بە دایکیان بڵێن. کاتێک گەیشتەوە ماڵەوە ڕووداوەکەی وەکو خۆی بۆ دایکی گێڕایەوە. سەرەتا دایکی کەمێک تووڕە بوو، بەڵام دوجار سوپاسی کچەکەی کرد چونکە ڕازگۆ بووە و درۆی لەگەڵان نەکردووە. دوای چەند ڕۆژێک زەنگی تەلەفۆن لێیە، کەسێکی ئەمین و دەستپاک بوو. جزدانەکەی سۆمای دۆزی بووەوە. بینی بووی لە ناو جزدانەکە ژمارە تەلەفۆنێکی تایە، ئەویش پەیوەندی پێوە کردبوو تا بۆیان بگێڕێتەوە. دوای ئەوە ڕانیا ڕۆژێک ویستی هەواڵی سۆما بپرسێ، بۆ مەبەسە بڕیاریە سەردانی بکە. کاتێک ڕۆیش بۆ ماڵی سۆما و هەواڵی پرسی، ئەویش زۆر بە دڵخۆشیەوە پێیوت جزدانەکە کە جزدانەکە کەوتبوو لای کەسێکی ئەمین و دەستپاک بۆی هێنامەوە بۆ ماڵەوە. ڕانیاش بەم هەواڵە زۆر دڵخۆش بوو. پاشان پێیوت ئەگەر لەگەڵ دایکێ درۆ بکردایە ئەو کات بوو تا جزدانەکەی بردووم یان لێم کەوتووە. دواتر ئەو پیاوە ئەمینە تەلەفۆنی ناکرد و ئەیوت نەی ئەوە جزدانەکە لای منە. ئەو کاتە چی و بە دایکەوت؟ سۆماوتی من سوپاسی خواکەم، پاشان سوپاسی تۆکەم کە هاوڕێکی عەزیزی وەکو تۆمەیە کە گوێم بۆ ئامۆژگاریەکەی تۆ گرت. ڕاستیەکەم بە دایکم وت ڕانیا تۆ هەبووی بە فریشتەی ڕزگارکەری من. چیرۆکەکە خۆش بوو؟ ئافرین. ئێستا ئەکەوینە گفتوگۆ، هەنێ زانیاری بنێ لەسەر گوندەکەتان، دواتر هەنێ پرسیارتان لێکەم لەسەر چیرۆکەکە و گوندەکەش باشە؟ ئافرین. ئێستا ئامادەن بێمەلاتان؟
ئەری ئەو مێشە بواز نانێ مێشی هەیە ئێرە ئەزانن بەڵێ ئافری خۆی وایە بە هاوینان هەموو شوێنێک مێشی هەیە ئەیما بێ خۆمانی لێ بە دوور بگرین با بێنە لای لە نوێ چۆنی باش باشی بەڵێ ئافرین لە نوێ گیان لە نوێ بەڵێ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین لە نوێ گیان لە نوێ حەزی لە قوتابخانەیە بەڵێ باشە ئافرین بۆچی حەزی لە قوتابخانەیە چونکە فەیشتمانەکەن ئەتوانین ئەگەر قوتابخانە نەبووە نەمانتوانی شتن نەمانتوانی بخوێنینەوە ئافرین ئەگەر قوتابخانە نەبووە ئێمە فێری نووسین و خوێندنەوە نابووین فێری زانیاری نابووین دواتر ئەگەر هەر چێکمان بویستایە ئەبواە لە کەسێکی ترمان بپرسیایە وایە وایە کەواتە خوێندن چرای ژیانە فێری زانست و زانیاریمانەکە وایە لە نوێ وایە لە نوێ بەڵێ تۆ پێم خۆشە بڕاتم بۆ گوندەکەتان بەڵێ بۆچی چونکە ئەمڕۆ ئێمە بووین بە هاوڕێ یەکتری وایە بەڵێ ئافری باشە کەواتە بیرە نەچێ کە چووتەوە ناو گوندەکە بە مناڵان بڵێ ئەمڕۆ زیتەڵە هاتبوو ئەبێ هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکەن باشە باش ئافرین لە نوێجان لە نوێ بەڵێ ئەی باشە تۆ هۆراوە و گۆرانی و ئەو شتان نازانی مناڵان بەڵێ ئادی شتێکم پێشکەشکە ئەی باڵندە سنگینەکەم شکۆ مندا شیرینەکەم لەبەر دەمە گوڵ پێشکەش دەکەم گوڵ پێشکەش ئەەکەم بۆ من مامۆستا سەروەری بۆ من مامۆستا سەروەری ئەفەرین فەخری لە نوێ منیش جارجار ئەوشتم بیرەچێتەوە جارێکیان هۆراوەیەکم لەبەر بوو هەر ئەموتەوەمویم لەبەر بوو کە لێیان پرسی وتیان نادی هۆراوەیەکمان بۆ بڵێ تۆسێکم وت و بیرم چۆ ئەزانی ئافرین لە نوێ یەک چەپڵی بەهێزی بۆ لێبات هەر بژی لە نوێجیان دەست خۆش ئافرین لەرێ چۆنی باشم لەرێ هەستەکەم تۆ لە نوێ خوشک بن وایە بەڵێ ئافرین هەر بژین تەمەند درێژ بن باشە ئێوە لە ماڵەوە یاریەکەن بێکەوە بەڵێ حەستان لە یاریە زۆر چی یاریەک زۆرەکەن چاوشارکێ و یاری تریش ئەی خەفەتێنەکەن بەڵێ ئەی پەتپەتێن ئەوانە شەکەین ئەی مور و موروێن ئەوانە شەکەین هەموو یاریەکەین بڵێ چی چی منیش هەنێ هاوڕێم هەیە کە یاریەکەین بێکەوە هاوڕێک چەکان ئەڵێن با مور و موروێن بکەین بەیەکەوە یاری مورومێروێن ئەزانن خۆشە من زۆر باش نیم تیا من لە دوو گۆڵیا زۆر باشە لەو شتە خەتخەتێنی شەزانم لەرێ خەتخەتێنی شەزانی ئەی چۆن تۆ شەزانی بەڵێ ئێمە شەزانی داگەر کاتمان نەبوو دوای بێکەوە خەتخەتێن نەکەین بزای کامانەی بینەوە باش ئافرین لەرێ بەڵێ لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 بەڵێ زۆر باشە ئافرین باشە قوتابخانەکە دوورە لێتانەوە نە لە گوندەکەتانە هینی تایە کتێبخانە لە مەکتەبەکەمانەتیایەتی لە ناو قوتابخانەکەیە بەڵێ زۆر باشە تۆ خوێنیتەوە زۆر چ شتێک زیاترە خوێنیتەوە چیرۆکی گەورانە مناڵانم زۆر حەزێنێ باشە پێشتر چیرۆکی مناڵانە و خوێندوێتەوە بەڵێ زۆر چاکە کەواتە بۆ ئەوەی دەستکەی بە خوێندنەوە ئەبێ سەرەتا لە شتی مناڵانەوە دەست پێ بکەیت دواتر بۆ چیرۆکی گەورە وایە وایە ئافری لەبەرەوەی ئێمە هەتا مناڵان نەخوێنینەوە لە گەورە تێ ناگەین من باوکم واتە گورج و گۆڵی باوکم ئەو منی فێری خوێندنەوە کرد سەرەتا ئەو گۆڤارانەی بۆ کریم کە چیرۆکی مناڵانی تیا منیش ئەم ڕۆزانە چیم بۆیە ناون چی گۆڤاری پەپولم بۆیە ناون گۆڤارێکی زۆر بەسوودا ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە ژمارەیە چیرۆکی زۆر خۆشی تایە زانیاری زۆر باشی تایە بۆ هیوای بکەم خوێندنەوە سوودی لێ ببینن باشە بەڵێ باش ئافرین لەرێ بەڵێ باشە تۆ چی بۆ ئامادەکردوین ئەمڕۆ ڕێنمایی بۆ مناڵەکان ڕێنمایی بەڵێ هەر زۆر باشە ئەدی بۆمان بڵێ
ئێمە لە ماوەیانە خۆشی کۆرۆنا زۆر بڵاوە وای. ئێمە هەنێک کەلوپەلمان هەیە لە ماڵەوە وەکو یاریکردنەکانمان پێداویستی یاریەکانمان کە دەستی لێن هەنێ میکرۆب بوو ڤایرۆسی زۆری لەسەرە ڕاست. دوای ئەوەی کە یاریمان پێکرا بێت دەستەکانمان بشوین بە ئاو سابوون و هەروەها لە کاتێکە کە ئەڕێتەوە بۆ ماڵەوە لە مەکتەب دەست پیسە بێ ئەبێ دەست بشوی ئەنجانانەکە بخۆی ئەی ئافرین هەر زۆر باشە من مناڵی ژیری وەکو ئێوەم خۆشەوێ کە ئاوا هەمیشە پڕ زانیارین هەر بژی دەست خۆش بەو هیوایم کە مناڵانی کوردستان سوود لە زانیاریەکە وەرگرن بەڕاستی من وەکو خۆم سوودم لە زانیاریەکە و بینی اینجا بە تەواری هاوڕێم ماوەیەک لەمە پێش بەرنمەیەکی هەبوو ئاوا لەسەر کۆرۆنا و ڕێنمایی بوو ئافرین هەر بژی لەرێکیان تەمە درێژبی زۆر سواس بۆ تۆ دەست خۆش بێ ئافرین دەست زۆر خۆش. دەست خۆش بێ سواس بەخێر بێ بە گوندەکەمان زۆر سپاس دڵخۆش بوو ئافرین لەرێکیان هەر بژی یەک چەپڵی قایم بۆ لەرێ هەر بژی کاکە ئەنەس بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم ئەی لەخوا بەزیابێ سەیری قژی چەند جواندایە ناوە منیش قشم وەکو تۆ دابێنم بەڵێ ئافرین ئەنەس بەڵێ لە پۆلی چەنی دەرەچم بۆ حەوت دەرەچی بۆ حەوت زۆر باشە ئەوەم زۆر پێخۆشە ئافرین تۆ حەزت لە خوێندنە بەڵێ باشە ئەنەس حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی ئاسا بمین بە ئەسپ سوار قەی ناکە ئەسب سوار وەکو خولیا بۆ نمونە ئەگەر خوێندنت تەواو کرد ببی بەچی ئاسا مامۆسا ئەندازیار پزیشک پارێزەر ئەو شتانە ئای ئاسا نازانم ئەزای من حەزەکەم ببی بەچی چی ببی بە ئەندازیار لەبەرەوەی خزمەتی گوندەکەی خۆتان بکەی لەبەر ئەوەی زیاتر هەوڵی ئاوەدانکردنەوە بی باشە بەڵێ ئەی بۆ حەزەکەی ببی بە ئەسب سوار ئای ئاسا زۆر حەز لێ ئێستا سوار بووی سواری ئەسب بووی نە زۆر باشە کەواتە کە تەمەنە بەرەو گەورەتر بوون چوو دواتر هەوڵ بە فێری ئەسب سواری بی لەبەرەوەی وەرزشێکی زۆر خۆشە بە وایە وایە ئافرین زۆر باشە ئەنەس بەڵێ ئەی شتێکمان پێشکەش ناکەی ئاسا وەکو چی هۆراوەیە گۆرانیە شتێک ئاسا گۆرانی بڵێم گۆرانی مناڵان بەڵێ فەرمو کێ دێبچین بۆ لادێ بۆ سەیری باخوترێ کێ دێبچین بۆ لادێ بۆ سەیری باخوترێ کچێکی لێیا ژیرە میوانە لای باپیرە کچێکی لێیا ژیرە میوانە لای باپیرە شوانی مەڕووگە و گۆلیت کاتۆلی کاتۆلی شوانی مەڕووگە و گۆلیت کاتۆلی ئەفرین باشە پێم بڵێ ئێستا لەسەر شاشەی کورسات ماوەی مناڵانی هەیە تۆ سەیری فیلم کارتۆنەکانیەکەی بەڵێ ئەی حەزت لە کاتۆلیە بەڵێ کاتۆلی زۆر خۆشە ئەبێڵە ناسیە بێڵ بەڵێ سەگە بچکۆلەکەی کاتۆلی بەڵێ من زۆرم خۆشەوێ ئەی تۆ خۆش دەوێ بەڵێ ئافرین پێویستە ئێمە مافی ئاژەڵان پارێزین نابێ ئازاری سەگ و پشیلە و ئەو جۆرە شتانە بین باشە باش ئافرین هەر بژی ئەنەزگیان یەک چەپڵی بێز بۆ نەس هەر بژی ئافرین ئەنی گیان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە وەڵا باشم سیرکە چەند جا خۆیان گۆڕی و مناڵانیم گوندە هەنی بەڵێ باشە ئەو پۆشاکە جوانانە چ ڕەنگە ئادی پێم بڵێ پەمەیی پەمەیی حەزی لەو ڕەنگەیە زۆر زۆر باشە ئافرین باشە ئەی تۆ بەردەوام پۆشاکی کوردی لەبەرەکەی بوو بۆ نەوشتەکان بەڵێ زۆر باشە ئافرین پێویستە ئێمە گرنگی بین بە پۆشاکی کوردی لەبەرەوەی پۆشاکێکی ڕەسەنی میلەتی کووردە ئەبێ شانازی پێ بکەین باشە بەڵێ میلەتان لە وڵاتانی خۆیانە گرنگی بە پۆشاک و کللتوری خۆیانێن ئەبێ ئێمەش ڕێز لە کللتوری خۆمان بگرین وایە وایە ئافرین هەنی گیان بەڵێ تۆ لە پۆلی چەند بووی دەچوم بۆ چوار دەرچووی بۆ چوار بەڵێ زۆر باشە ئافرین بەردەوامی لە خوێندن بەگوێ ڕێنمایەکانی مامۆسا بکە خۆ ئامادەکە بۆ خوێندن بەباشی هەڵس و کەوت بکە لەگەڵ هاوڕێکان تا بەباشی گوێ بگرێت لە مامۆسا بۆ ئەوی وانەکان بەباشی تێبگەی باشە باشە ئەی هاوڕێ و زۆرە تۆ یەک هاوڕێ کێ ئەویش پورزاکەمە ورزاکەتە زۆرە خۆشەوێ زۆر دە باشە سڵاوی منی پێ بگەینە بڵێ زیتەڵە هاتووە بۆ ئێرە باش باش ئافرینەنی گیان هەنی بەڵێ ئەی شتێکم پێشکەش ناکەی با ئادەی گۆرانیەکە گۆرانی
بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ ڕۆژ باش پزیشکی باڕێز جەستەم نەخۆشە و بێهێز Yeah. ئەو بالوتم دێتە خوار بەرز Yeah. ئاکۆکم جارجار Yeah. ئادەی بچ کۆلەی شیرین بابۆت بکەم پشکنین Yeah. دۆدرمم زۆر حەز لێیە هەمیشە دوانم پێیە Yeah. کە چاوم پێی ئەکەوێ Yeah. یەکسەر لە دایم ئەوێ Yeah. ئەی خۆم زۆر ئەی خۆم ئاڵەن زیاتر بێنن بۆم Oh. هانێ ئەمە چارە سەر Yeah. دۆدرمە زوو مەخۆ زانم گۆڕایەڵی تۆ یەک چەپڵەی بەهێز ئەفەرینەنی گیان هەر بژی هاوڕێیەکی پچکۆلەمانەیە زۆر جوانە لێرە بزان مەزانن کێە؟ ئانیا چۆنی؟ باشم باشی؟ ئانیا تۆ حەزەکەی من هاتووم بۆ گوندەکەیەوە پێم خۆشە؟ بەڵێ منیش زۆرم پێخۆشە کە ئێوەم بینیوە باشە ئانیا تۆ نەچووتە قوتابخانە؟ با لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەک زۆر باشە ئانیا گیان ئەفەرین حەزی لە قوتابخانەیە؟ بەڵێ چەندێک زۆر یان زۆر یان زۆر زۆر ئەفەرین نەربژیت بۆ هیوایە بکە قۆناغەکانی خوێندن بە باشی ببڕی منیش بەڵێنێ پێ ئێم جارێکی تر بێم بۆ قوتابخانەکەتان و سەردانی هەموو مناڵەکان بکەم باشە؟ ئەفەرین ئانیا باشە پرسیارێکی لێکەم تۆ ئەگەر شتێکێ دۆزیەوە هی خۆ نەبوو چی لێکەی؟ ئەبێ بیپارێزی ئافرین ئەبێ هەوڵی دۆزینەوەی خاوەنەکەی بی دواتر بیجێڕیتەوە بۆ خاوەنەکەی وایە؟ لەبەر ئەوەی ئەو کاتە پێتاڵەن کەسێکی دەستپاک و ڕازگۆیە ئەو کاتە هەموو خەڵک خۆشیانەوەی ئانیا گیان وایە؟ ئافرین ئانیا ئەی ئەزانی هۆنراوەیەکم بۆ بڵێ؟ ئادەی پەرچووکی خۆ دەربێنە وریاڵمەی ڕێنە خدای لێ بێنە پیت و شێف خوێنە ڕسکی بەوشە وە ئاین دەرکشە کڕستەسی بەوشە یا مەستە ئەفەرین هەر بژی یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر ئەفەرین هەر بژیت ئانیا گیان دەست خۆش لاوی بەڵێ چۆنی؟ باشی دەبوو باسە چۆنە؟ بەڵا باشە باشی؟ لاوی لە پۆلی چەنی؟ دەچم بۆ حەوت دەرچی بۆ حەوت؟ بەڵێ زۆر باشە ئەفەرین باشە پرسیارێکی لێ بکەم لەسەر گوندەکەتان بەڵێ گوندەکەی ئێوە داری بەردار چه دارێکی زۆر لێە؟ چی؟ ئاوەکو هەنار هەڵوژەقەی وەڵا هەناری لێ زۆرە و لەگەڵ گوێزە و ئیتر شتی زۆری لێ وەکو هەنجیر و ئەمانە باشە ئەو بەرهەمانە ئەبەن بۆ شار بیفرۆشنیان هەمووی خۆتانەی خۆن وەڵای بێن بۆ شاری خۆی ئەیفرۆشین بۆ خۆشمانەی خۆی زۆر باشە کەواتە سوودی لێبینن هەم لە ڕووی خواردنەوە هەم لە ڕووی داهاتیشەوە وایە؟ وا ئەی باشە کشت و کاڵ گوندەکەتان کشت و کاڵەکە؟ ئارەوەڵایکە چ شتێک زۆرە چێنن؟ وەڵا تەماتە و باینجان و خیار و بیبەر و ترۆزی و ئەمانە زۆر باشە ئێمە ئەبێ گرنگی بە کشت و کاڵ بین لەبەرەوەی کشت و کاڵ پشت و کۆڵەکەی هەموو وڵاتێکە بۆ ئەوەی ئێمە پێویستمان بە وڵاتانی دەرەوە نەبێت کەشتمان بۆ بنێرێ هەموو بەرهەمەکانمان خۆماڵی بێ وایە؟ وا ئەفەرین زۆر باشە هەر بژی باشە ئەی لەگەڵ قوتابخانەیە چۆن؟ وەڵا باشم باشی؟ بەڵێ حەزەکەی خوێندن هەمووی تەواوکەی؟ ئارەوەڵا حەزەکەم زۆر باشە ئەفەرین هەر بژی یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر هەر بژی کاکە لاوین ئەفەرین تەمەند درێژ بی سیدرا گیان چۆنی؟ باشی دەنگ و باسە چۆنە؟ هەڵا باشی باشی؟ باڵێ سیدرا باشە پێم بڵێ ئەو پۆشاکە جوانانی تۆ پۆشاکی چی پێڵێن؟ پۆشاک جلی کوردی ئەفەری جلی کوردی ئەی باشە شتەی یاوتە بەسەر شاتاوە چییە؟ ئەوە چەفتی پێڵێن جەفتی زۆر جوانە ئەو بۆچی بەکاریەت؟ بۆ جوانکردنی زیلەکان بۆ جوانکردن زۆر ڕاستەکەی بەڕاستی پۆشاکەکانە زۆر جوان و تایبەتن وەکو هاوڕێکانی ترت زۆر جوانە ئافرین هەر بژیت باشە سیدرا تۆ هەر بەردەوام پۆشاکی کوردی لە بەرەکەی یان بۆ نەوشتەکان؟ بۆ بۆنەکان ئافرین زۆر باشە پێویستە گرنگی پێبەی باشە بەردەوام ئەوە پۆشاکی کوردی لەبەرکە بۆ ئەوەی ئێمەش بەو
کولتورەی خۆمان بناسرێن و شانازی بە کولتوری خۆمانەوە بکەین. ئافرین سیدراجان. سیدرا باڵێ باشە ئێوە ساوەڕ و ئەو شتاناکەن لە گوندەکە باڵێ ئەها شتێکێ دانولەی پێڵێن وەنیە باڵێ ئێوەی کوڵێنن باڵێ زۆر خۆشە تۆی خۆی باڵێ منیش زۆرم حەز لێە جارجار کاچم بۆ گوندەکان ئەگەر ببینم ماڵێک ئێکوڵێنن خێراچم بەش خۆم وەرەگرمووی خۆم خۆشە وایە باڵێ ئافەری سیدراجان. سیدرا باڵێ ئادی بڵێ زیتەڵە بەخێر بێ بۆ گوندی قەلاچوالان دڵخۆشین بەهاتنە. زیتەڵا بەخێوێ بۆ گوندی قەلاچۆلان دڵخۆشین بەهاتنە. زۆر سپاس منیش دڵخۆشم ببینینیەوە هاوڕێ عزیزم زۆر سپاس بۆ تۆ ئافەرین یەک چەپڵێ بێز بۆ سیدراخان. هەر بژی پەروا پێشەوە چۆنی باشم دەنگ و باسن باشم ئافەرین پەرواجا پەروا لە پۆلی چەنی دەرەچم بۆ حەوت دەرەچی بۆ حەوت باڵێ زۆر باشە ئافەرین زۆرم پێخۆشە پەروا باڵێ باشە پرسیارێکی لێ بکەم لەسەر گوندەکەتان باڵێ باشە واتای ناوی گوندی قەلاچوالان لە چیەواتوە دوو مانای هەیە یەکەمیان مانای یەکەم قەڵایەکی تیا بە 4 درگای هەبووە ئەتوانین لە 4 درگاکەوە بڕێتە ژوورە مانای دووەم چوالەی زۆربە لەبەر ئەوە قەڵا چوالان وایە زۆر ڕاستە باشە ئەم داری ئێسا من لە ژێری ئەمەمەداری چییە چوالەیە باڵێ زۆر باشە کەواتە ناوی گوندەکەتان ئەزانی وایە باڵێ گرنگە هەموو مناڵێک واتای ناوی گوندەکەی بزانێ بۆ ئەوەی کە گەشتیارێک کە کەسێک هاتە گوندەکە و ناوشتەکەی نەزانی ناوەکەی پێ بڵێن واتاکەشی بزان باشە باڵێ ئەفەری پەرواجان هەر بژی یەک چەڵی بێزی بۆ لێبەن هەر بژی دەست خۆش پەرواجان ئەفەرین کاکە شکۆ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم ئەفەرین باشە شکۆ لە پۆلی چەنی تۆ شش دەرچم بۆ 5 دەرچووی بۆ 5 باڵێ زۆر باشە ئەفەری شکۆ باشە لە گوندەکەی ئێوەیە ئاژەڵداری بە چ شتێکەوە زۆر خەریکەن پرۆژی بە خێوکردنی ماسیمان هەیە ئێوە باڵێ پرۆژی پەلەوەری مریشکیش کەواتە لەم گوندەیە ماسی پرۆژەی ماسی لێە هەروەها کێڵگەی بەخێوکردنی مریشکیش باڵە زۆر باشە ئەو بەرهەمانە چی لێکەن ئەینێرن بۆ شار بۆ فرۆشتن مریشکەکەش و ماسیەکەش ڕێنێریم بۆ دەروی کوردستانی فرۆشین زۆر باشە کەواتە ئەوە داهاتێکی زۆر باشە بۆ خەڵکی گوندەکە و هەروەها بۆ کوردستانیش بەگشتی وایە وا ئەی باشە بێچکە لەوە ئاژەڵی وەکو مەڕ و مانگا و بزن و ئەو شتانە بەخێوەکرێ لێرە ئەروانان لێرە بەخێوەکرێ وەکو چی زیاتر بەخێوەکەن مانگا زۆر باشە ئەی ژیر و ماسوشتەکەی ئەوی شەرە نێرن بۆ شار باڵە زۆر چاکە ئافرین پێویستە گرنگی بن بە ئەو شتانە بواری ئاژەڵداری و ئەو شتانە لەبەرەوەی لە گوندەکانە داهاتێکی زۆر باش بۆ خەڵکی گوند بەدەسەخا وایە وا ئافرین زۆر باشە کاکە شکۆی گیان دەست خۆ شەر بژی یەک چەڵێ بێزی بۆ لێبەر ئافرین پەرواجان باڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باش مەڵە ئافری پەرواجان یاخوار باشبی پەروا باڵێ ئەزانی من هەستەکەم خەڵکی گوندەکەی ئێوە بەگشتی حەزیان بە پۆشاکی کوردیە باڵێ زۆر باشە ئافری پێویستە هەموو مناڵانی تر هەن بن کە ئاوا لە بۆنە تایبەتەکانە پۆشاکی کوردی لە بەرکان پێویستە گرنگی زیاتری پێبان پێویستە جۆرەکانی جلی کوردیش بزانن باشە ئافری پەرواجا پەروا باڵێ لە پۆلی چەنی دەرچم بۆ 6 دەرچووی بۆ 6 زۆر باشە ئافری باشە تۆ حەزت لە خوێندنە باڵێ زۆر ئەتەوێت کە گەورە بووی ببی بەچی حەزم لە دکتۆرە دکتۆر دکتۆری چی تر گشتی هەر زۆر باشە کەواتە ئەبێ کە بووی بە پزیشک بیتەوە گوندەکەی خۆتان خزمەتی کۆ بکەی ئێرە گوندەکە ئافرین لەبەرەوەی لە پێشینەیە گوندەکە لەبەرەوەی تۆ خەڵکی ڕەسەنی ئێرەی ئەبێ خزمەتی مناڵانی ئێرە بکەی خزمەتی خەڵکی ئێرە بکەی دواتر خزمەتی گشت کوردستان بکەی وایە باڵێ ئافرین هەر بژی پەروا باڵێ ئەزانی شتێکم بۆ بڵێ باڵێ
چیم بۆڵێ هۆندراوە وەراوە بەڵێ زۆر باشە ئادی وەراوەیەکم بۆ بڵێ خوێندەوارەی چرای ژینە ڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوی بیر و زانینە هۆشیاریە و ڕاپەرینە خوێندەواری ئازادیە سەرفرازی و شادیە چاری دەردی هەژاریە لەنا بەری بێدادیە یەک چەڵی بەهێزی بۆ لێبەر ئەفەرین پەروە بەڵێ باشە ئەمە وەراوەیە لە کوێ فێر بووی لە مەکتەبەوە لە مەکتەب زۆر باشە ئەی هەوڵەی هاوڕەکانی تریشە فێرکەی بەڵێ زۆر باشە کەواتە ئێمە ئەو زانستەی کە تەنیا خۆمانەی زانین پێویستە بیبەخشین بە مناڵانی تریش بۆ نمونە هۆنراوەیەک تەنیا خۆتەی زانی پێویستە مناڵانی تریش فێرکەی بۆ ئێوانیش لێی بێبەش نەبن وایە بەڵێ ئەفەرین پەروایجان یەک چەڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ئەسما چۆنی چۆنی دەنگ و باسە چۆنە زۆر سپاس باشی شکر بەڵێ ئەسماوە چییە بەسەرتەوە ئەوە کلاوە وەکو کلاوایە کلاوی پێڵێن بەڵێ من هەر لە خۆمەوە وامزای پێی ئەڵێن سەروبەت شتی وایە نەخێر سەروبەت بڵێ کە قسە نازانی تو بۆ لە خۆتەوە زانیاری هەڵەمان پێڵێ هەندێکا غەڵەتی شەکەین چیە؟ هەندێکا لە هەندێک شتیشا غەڵەتەکەین ئەیوەنێت خوا بەڵێ. من لە شتی کچان نازانم لەو شتانە سەروبەند و کڵاو ئەی سەروبەند هیچ نییە شتی وە نەخێر ئەی باشە ئەوە بۆچی کردوتە بەسەرتەوە بۆ جوانی پۆشاکەکەم ئەفەرین زۆر جوانە پێویستە پۆشاکەکەمان زیاتر برازێنینەوە بۆ ئەوەی جوانتر و قەشەنگتر دەرکەوین بۆ ئەوەی پۆشاکەکانی کوردی زیاتر بناسرێ وایە وایە ئەفەرین ئەسماجان ئەسما بەڵێ باشە تۆ بەردەوام پۆشاکی کوردی لەبەرەکەی وەکو ئەو هاوڕێیانی ترێ بۆ بۆنەکان ژەبەر یەکەم بۆ بۆنەکانیش لەبەریەکەی بەڵێ زۆر باشە ئەفەرین بەڕاستی زۆر لێتان هاتووە دەست خۆش هەر بژی ئەی ئەزانی شتێکم بۆ بڵێ تۆش من هۆنەراوم ئامادە کردووە هۆنراوە بەڵێ ئەدی وەراوەکەم بۆ بڵێ کورد سیارن کورد شیارە خورتەمێرن جەنگەیارن دبێت و جفت و هۆشارن پێیان نابن چکو دوکارن مافێ خۆ باسکان بستێنن ئەفەرین زۆر باشە ئەو هۆنراوەیە بە شێوەزاری بادینی بوو وایە بەڵێ زۆر باشە ئەزانی چەند گرنگە ئێمەی کورد بە تایبەت مناڵان هەموو شێوەزارەکان بزان و زانیاریان هەبێ لەسەری لەبەر ئەوەی دواتر هەر هەمووی زمانی کوردی شیرینە بۆیە ئێمە ئەبێ زانیاریمان هەبێ لەسەر شێوەزارەکان بۆ ئەوەی کە هیچ کاتێک هاوڕێکمان هاو لە شارێکی ترەوە ئاوادانە نیشین بە دیاری و بڵێن وڵات تێ ناگەین وایە بەڵێ هەر بژیت ئەفەرین ئەسماجان یەک چەڵێ بەهێزی بۆ لێبەر دەست خۆش هەر بژی کاکە ئەحمەد بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم ئەدەزانی من زۆر بیری مناڵانی گوندەکانەکەم بۆیە هاتم بۆم گوندەی ئێوە بۆ ئەوەی ئێوەش بەسەرکەمەوە بەڵێ من زۆر دڵخۆشم کاتم بۆ گوندەکان ژمارەیەکی زۆر مناڵی ئازیزە بینم بەڵێ ئافرین ئەحمەد بەڵێ تۆ لە پۆلی چەنی دەرەچم بۆ شەش دەرەچی بۆ شەش بەڵێ زۆر باشە ئەحمەد لە گوندەکەی ئێوە قوتابخانەکەتان تا پۆلی چەنی تایە نوێی بنەڕەتی نوێی بنەڕەتی باشە ئەی ئەگەر دەرچی بۆ پۆلی دا چیەکەی سێ شوێنمان هەیە چوارتا شەمساوە واژە واتە واز لە خوێندن نانن وایە باڵە دواتر ئەچنا و سێ گوندە کۆ بوو واژە چوارتا شەمساوە زۆر باشە بەڕاستی زۆرم پێخۆشە مناڵانی گوندەکەتان ئەوا بەردەوام هەوڵێن و ئەیانوێ خوێندن تەواوکەن باشە لە گوندەکەی ئێوە باخچەی مناڵانی تایە باڵێ زۆر باشە ئەی بیستومە ئەڵێ مناڵانی ئێرە هەمووی چوونەتە باخچە وایە وایە زۆر باشە ئەفەری باشە بۆ ئەوە نەحەسان لە خوێندنە ئێوە ئادی پێم بڵێ خوێندن گرنگی چییە؟ لەبەرەوەی ببین بە مامۆستا ئەندازیاری وشتانە ئافرین لەبەرەوەی پاشە ڕۆژێکی ڕووناکمانە بێ لەبەرەوەی فێری زانست و زانیاری بین لەبەرەوەی ئێمەش هەوڵ بین وڵاتەکەمان بە خوێندن پێش بخەین وایە؟ وایە ئافرین زۆر باشە هەر بژی دەست خۆش یەک چەپڵی بەهێزی بۆ لێبە ئافرین مناڵە ئازیزەکان باشە ئەمڕۆتان چۆن بوو خۆش بوو ڕۆژەکەتان لەگەڵنا باشە زۆر سپاس بۆ میوانداریە جوانەی ئێوە بەڕاستی من زۆر دڵخۆش بووم ببینیتان هەرگیز لەو بڕواایە نەبوو مناڵانەوە نە منیان خۆش بێ و من زۆرم ئێوە خۆشەوێ بەو هیوایم کە هاوڕێتیمان بەردەوام بێ
هەمومان زانیاری ئاڵ و گۆڕکەین بەو هیوایم کە هەمووتان خۆناخەکانی خوێندن بە باشی ببرن و هیچ کاتێک نەکەن واز لە خوێندن بێنن زۆر سپاس بۆ ئێوە هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خوا حەفیز خواتان لەگەڵ